بینەرانی بەرنامەی بەکراوەیی سڵاو تەوەری ئەم جارەی بەکراوەیی تایبەتە بە پرسێک کە چەند خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پێویستە هێندەش خەمی بەرپرسانی ئەم هەرێمە بێت هەتا چەندەیە لەمە و بەریشکە دوو وڵات ناکۆکی و شەڕیان دەبوو هەڕەشەکانیان زیاتر لە خستنەڕووی چەک و توانای سەربازی خۆی دەبینیەوە بەڵام لە ئێستادا و لەبەر گرنگی ئەم پرسە ئاویش کراوە بە چەکێک بۆ هەڕەشەکردن و فشار دروستکردن لە سەر یەکتر کەواتە کێشەی ئاو تەنها تایبەت نییە بە ماڵ و گوند و شارۆچکە و شارەکان بەڵکو پرس و کێشەیا و ئێستا بۆتە ئەمرێکی واقع و هەموو وڵاتان ناچارن مامەڵەی لەگەڵدا بکەن و ڕوبەڕووی ببنەوە لا ئێستادا هاوڵاتیانی هەرێم ڕۆژانە ڕێژەیەکی زۆر ئاوی پاک و شیرین بە فیڕۆ دەدەن و کەم تاکی ئەم کۆمەلگایە هەیە پەی بە گرنگی سامانی ئاو بردبێت ئایا حکوومەتی هەرێم و وەزارەتی پەیوەندیدار چ بەرنمەیەکیان هەیە بۆ ئەوەی لە داهاتوودا قەیرانی ئاو دروست نەبێت چی کراوە بۆ ئەوەی وڵاتانی دراوسێ ئەو ئاو نەکەن بە چەکێک و هەموو ساتێک نەیخەنە سەرسنگمان زەمان چییە وەک چۆن شەڕی نەوت کرا شەڕی ئاویش لە ڕێدا نەبێت لە ئێستادا کە ناسنامەی ئابووریمان ناسنامەیەکی کشت و کاڵیە تا چەند توانراوە سوود لە سامانی ئاو بۆ پێشخستنی کشت و کاڵ ببیندرێت تا چەندە ئەگەری ئەوە هەیە لە داهاتوودا ئاو ببێتە یەکێکی دیکە لە کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان هەرێم و بەغدا لە کاتێکدا کە ژمارەی دانیشتوانی جیهان 7 ملیاردی تێپەڕاندووە و چەندە ژمارەی دانیشتوان لە زیادبووندایە هێندەش ڕێژەی ئاو لە کەمبووندایە کەوادا دەبێت بپرسین و بزانین چی بکرێت باشە بۆ ئەوەی کاریگەری ئەم کێشەیە لەسەر تەواوی بوارەکانی ژیان کەمتر بکەینەوە لە بەرنامەی ئەمڕۆماندا گفتوگۆیەکی کراوە لەسەر ئەم پرسە دەکەین بینەرمان بن. بینەرانی ئازیز دووبارە ئەم کاتتان باش وەکو ئاماژەمان پێکرد تەوەری ئەمڕۆی بەکراوەی تایبەتە بە پرسی ئاو بۆ ئەم بەرنمەیەش میوانداری کاگ ئەکرەم ئەحمەد بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاومان کردووە بخێربیت هەروەها دکتۆر سامان فەوزی پارلەمانتاری عێراق بخێربیت دکتۆر میوانی سێهەمیشمان کاک پێشەوە تۆفیقە پارلەمانتاری کوردستان لە لیژنەی کشت و کاڵ و ئاودێری هەروەها مامۆستا خەلیل کەریم بەرزنجی مامۆستای زانکۆ بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە عزیزانە شەکەم ئەرکتان کێشاوە ماندوو نەبوون کاگەکرم بۆ پرسیاری سەرەتا دێمە لای تۆوەکو تۆ لە ناونیشانەکە تا دەرەکەوێ بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی بەو پرسیارە دەست پێ یەکەم ئەو بەنداوانەی کە ئێستا لە کوردستاندا بوونیان هەیە بە قسەکردن لەسەر هەرێمی کوردستان و تا چەند لەگەڵ زەرورەتی هەرێمی کوردستاندا بۆ بەنداو یەکیان گرتوتەوە و چ بەرنمەیەک هەیە لە لای ئێوە بۆ ئەوەی بەنداوی تر دروست بکرێت ئەو بەنداوانەی کە ئێستا هەن دوو بەنداویان گەورن کە بەنداوی دوکان و دەربەندی خانن لە کۆتایی پەنجایەکان لە تەواو بوون ئەهمیەتێکی یەکجار زۆریان هەیە هەبووە و هەشە کە سەرەتا ئەو بەنداوانە دروستکراون تەنها بۆ بەرگرتی لە لافاو دوای ئەوە بوو بە وزەی کارەبایان لێبەرهێنراوە و ئێستا کە ئەحتیمادێکی سەرەکی دەکرێتە سەر و بەڕاستی بۆ هەدەفە سەرچیەکەی دیکەی کە ئاودێریە تا ئێستا ئێمە وەکو سوودمانێ نەبینەوە لە بەرویست پرۆژەی استراتیژیمان نییە بەڵام دوای ئەوە بەنداوی دهۆک لە ساڵێک لە کۆتایی هەشتاکان تەواو بووە کە تەنها بەنداوێکی ئێستا بۆتە بەنداوێکی سیاحی سەرەتا وەکو سەرچاوێکی ئاوی خواردنەوە کەڵشی لێوەگراوە بۆ دهۆک لە ساڵانەی کۆتاییدا بۆ چەند ساڵی ڕابردوو دا بڵێن 5 ساڵی ڕابردوو ئێمە وەکو بەڕێوەبەتی گشتی بەنداوەکان هەڵەمەتێکمان دروست کردووە پلانمان هەوە بۆ دروستکردنی چەند بەنداوێک سەرەتا بەنداو دروستکردنی بەنداو پێویستی بە ئامادەکردنی دراسات و دیزاین هەیە کە بەنداوێکی بچووک پێویستی بە ساڵێک هەیە کە دراسات و دیزاین و ئامادەکاری بۆ بکرێت ئەو جا دەچێتە قۆناغی جێبەجێکردنەوە توانیمانە لای خۆمانەوە سێ بەنداوی بچووک و مامناوەند دروست بکەین وەزارەتی سەرچاوەکانی ئاوی بەغداش تەنها دوو بەنداوی بچووشی دروست کردووە کە ئەو بەنداوانە ئێمە دروستمان کردو بەنداوی باوەشا سوارە لە کفری کە ئێستا 2 ساڵە ئاو دەگرێتە خۆی بەنداوێکی بچووک لە کۆیە بەنداوی حەمامۆک بەنداوێکی بچووشی لە نزیک سنگاوە کە بەنداوی حەسەن کەنووشە کاگەکەم بمبورە ئەو بەنداوانەی کە ئێستا هەن لەگەڵ تا چەند توانایان هەیە ئاو خەزن بکەن ینی بۆ پاشکەوتی ئاو بۆ خەزنکردنی ئاو تۆ بەکاری بهێنیت و سبەی ڕۆژ ئەو ژمارە دانیشتوانی کە لە هەرێمی کوردستانەیە خۆتان نەزان بەردەوام لە زیادبووندا ئەو ڕێژە ئاوا بتانی سوودی لێوەربگریت و قەیرانمان بۆ دروست نەبێت ئەو دوو سەبارەت بە بەنداوی دۆکان و دەربەندی خان بەنداوی دۆکان ئێستا احتیمالی سەرەکی ئاوی سلەیمانی لەسەر ئەو بۆ خواردنەوە لەسەر بەنداوی دۆکانە
تەمەەن وەکو باسم کرد بۆ ئەو پرۆژە ئاو دیێریانی کە لەسەر لە خواروی بەنداوکەی تا دەگاتە پردێ و تا دەگاتە کۆچوش هەمووی لەسەرەوەیە و منشئاتی نفتی و بگرە ئاوی خواردنەوەش و لە کەرکک هەموو احتیمالی سەرچیە ئەوەی مایەوە کە دەڕوا بۆ کەرکک سەبارە بە ئاوی دەربەندی خانیش لە دەربەندی خان بە خوارەوە دەربەندی خان و کەلار و بگرە جەلەولا هەموو احتیمالی سەرچیان بۆ خواردنەوە بۆ کشت و کاڕیسە دەوری خۆی پێکاوە سەبارەت بۆ بەنداوە بچووکانە هەمووی بووە و ئاوی گلداوەتەوە و تا ئێستا ناتوانم بڵێن بەکار هاتوو بۆ لەبەرەوەی ئێمە کە بەنداومان دروستکە پلانی کشت و کاڵیشمان دەبێ هەمووی هەدەفی خۆی پێکاوە ئامادە کاکەکرم بەنسبەت بەنداوی بێخمەوە زۆر جارگلەیی ئەوە دەکرێت کە پارەیەکی خەیاڵی بۆ سرف کراوە و تا ئێستا هیچی دیار نییە بەنداوی بەخزانانی ئەمە پرۆژەیەکی استراتیژی زۆر گرنگە بەنداوی بێخمە بۆ دوو قۆناغتێپەر قۆناغەوە بۆ پێشی ڕاپەڕین کە لە ساڵەکانی پێشی ڕاپەڕین لە 86ەوە دەستی پێکرد تا گەیشتە ڕاپەڕین 36 ئیشەکە تاوا بوو ئەوە لەلایەنی حکوومەتی ئەوسای عێراقەوە بۆ دیسکە دوای بڵێن هاتنی بریمەر و دوای دروستکردنی حکوومەتی کاتی عێراق وەزارەتی سەرچاوەکانی ئەو هەستا بە دووبارە داڕشنەوەی دیزایانی بەنداوەکە چکە زۆربەی تێکچوو بوو تەنها 120 ماوە باڵم ئێستاوە دیکە هەندێکی تێکچوو هەندێکی بەهۆی زۆرفی جەوی هەندێکیش بە هۆی دیکە لە ناوچوو ئامادەکاری بۆ کرا بۆ ئەوی دیزاین تازە بکرێتەوە و بکەوێتە قۆناغی جێبەجێکردنەوە ئیتر ئەوە نەگەیشتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمە تا ئێستا ئەوە ماوەتەوە ئەو پارێکە بۆ سەرفکراوە تەنها بۆ دیزاین و بۆ هەندێک مەشاریعی وەکو 95 خانووی لێکراوە مەشروعێکی ئاوی لێکراوە برن شوێنێکی سیاحی لێکراوەکو وتێرێکە مزگەوتێکە ئیتر ڕێگا و ناو ڕێگای خیر و شتیوای بۆ کراوە کاکەکرم بەنسبەت هەر بەنداوی بێخمەوە باس لەوە کرێت کە ئەم بەنداوە گەربێت و کۆتایی بێت و بڵێن بگاتە قۆناغی کۆتایی کێشەی ئەو نەک تەنها لە هەرێمی کوردستان بگرە ڕەنگە لە عێراقی شارە سەر بکات و باس لەوە کرێت تەنها لەبەرەوەی چەند گوندێکە بن بەژێر ئاوەوە ئەم ئیشی ئەم بەنداوە ڕاگیراوە و نمونەیەکی تریشمان هەیە لە قەزای قەرەداغ سەیرەکەی دەوترێت وەکو باز دەکرێت کە بەهۆی تەداخلی چەند بەرپرسێکی حزبیەوە نەتوانراوە ئەو بەنداوەی کە بۆ ئەو منتیقەیە ینی بڕیاری دەرچۆ دەبێت دروست بکرێت زۆربەی زۆری ناوچەکە ڕازین لەسەرەوەی دروست بکرێت بەڵام لەبەرەوەی دووسێ کەس ناڕازین ینی مەبەستی من ئەوەیە حکوومەت لە جێبەجێکردنی ئەرکەکانیە بۆچی ینی ئەرکێکی استراتیژی هێندە گرنگە بێ گوێ لەوە بگرێکە شوێنێکە بێ بەژێر ئاوە لە بەرامبەرە تەعویزیشیان نەکات بەڵێ پرۆژەی استراتیژیزا بێمە سەر بەنداوی بەخمە کە یەک لە پرۆژە هەرە استراتیژیەکانە لە عێراقدا کە کاتی خۆی دیزاین و هەموو شتێکی بۆ کرا و دوای تووشی لە ناوچوون بوو بەخمە لە ساڵی 2007 و 2010 وەفدی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی بەغدای ئەو کات و وەزیری سەرچاوەکانی و لەگەڵ وەزیری ئەم سەردان دوو کۆبوونەوەی درێژ بەرسەر لەگەڵ سەرۆکایەتی هەرێم دیارە بەو بەرزیە ئامادە نەبوون و ڕێگە نەدرا پێ بکرێت بۆ مۆزوعێک کە ئێستا لە ژێر بڕیاری هۆکارەکە چی بوو هۆکارەکە ژێر ئاوکردنی 54 گوندە کە نزیکەی 54 گوندە تقریبان بەڵێ زیاتر لە چەند ئەوی لێک لەوانە شارۆچکەیەکە کە بلێە و چەندین چێڵگە و زەوی هەتا ئێستا دیارە قەنەعەتی خەڵکو و ئەوانە نهات وەڕاستی ئەمە ئەو کێشەمان لە هەموو دیەکان بۆ پەیدا دەبێت لە مەوزوع لە هەموو بەنداوەکان ئێستاوی باسی کرد دێمە سەری مۆزوعی چەوی سمۆرە کە باسی دەکەی لە قەراغ بەڵام دیارە ئەو کێشەیە هەموو بەغدا لەو کاتەوە چەندی کتاب و ناوکتابکم هەتا ئەو ڕۆژەش بەغدا سوورە لەسەوەی لە بە ئاستی خۆی دروستیکە کە ئەوان سێ ئالتێرناتیڤیشان دا کە بریتی بوو لە منسوبە ڕئیسیەکەی 599 و 550 و 570 بەڵام هەرێم ئەوەی دوای داوای منسوبێشتی کرد 406 بوو کە لە ئاخر نووسراویاندا کە بەغدا دەڵێن ئیلا بە منسوبە ڕئیسەکەی زۆر سپاس کاکەکرم دێمە وڵات دکتۆر سامان دێمە لای تۆ هەندێک ڕایان وایە و ڕەنگە ڕایەکی تا ڕادەیەک معقولیش بێت دەوترێت چۆن ئێستا نەوت و گاز و پێشمەرگا بوون بە کێشەی هەڵپەسێدراو لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمدا ئاویش لە داهاتوودا یەکێک دەبێت لەو کێش ئاواسراوانە و ڕەنگە شەڕی ئەو شەڕێکی سەختتریش بێت بەڵێ ڕاستم سەرتا سپاسان دەکەم حەز دەکەم سەرەتا ئاماژە بەوە بەم کە خۆزگە لە بڕی من کەسێکی پسپۆرتر لە بواری ئەو کێشەکانی ئەو ئامادەی بەرنامجەکەتان وایە لە بەروی پسپۆری زانستی من پسپۆری پەرلەمانتاری من دوورە لەو بابەتەوە بەڵام لەبەر زەرورەتی ئامادەبوونی یەکێک لە نوێنەرانی کورد لە بەغاالە و بەردامجەتان بە زەرورم زانی من ئامادە بم ئەگەر کەسێکی دیکە دەست نەکەوێت
دەوترێت کە جەنگی جیهانی سێەم ڕنگ بێ بەهۆی ئاوە ئەمجارە ئەگەر ڕوودات بەهۆی ئاوە بێت وە بێگومان ئەو مەسلەیەکی حاشا هەڵنەگرە کە ئێستاکە یەکێ لە کێشەکانی زۆر لە وڵاتەکان لەسەر ئاوە و ئاو وەکو چەکێک بەکاردێنرێت و جەنابە ڕەبتێک کرد بە نەوت و بەشتی دیکە ئەمە قسەیەکی باوی مەسعود یەڵماز سەرۆکوەزیرانی تورکیایە کە دەڵێت ئەگەر وڵاتان نەوتیان هەیە گە وڵاتێک ئامادە بێ نەوتی خۆی دابشکات لەگەڵ دراوسەکانی ئەوە ئێمەش ئامادەین ئاوی خۆمان لەگە وڵاتانی دراوسەیە دابشکەین لەبەرەوەی ئەوان هەمیشە و اعتبار دەکەن قوبڵێوەش ناکەن لە مفاوەزات و لە گفتوگۆکاندا باس لەو بکرێت کە حەسە یان تەقسیمی ئاو بکرێت پێی وایە و ئاوانە ئاوی ئەوانە دیژلە و فرات سەرچاوەکانی لەوەیە و سنوور بەزێنن هەندێکی چۆتە سووریا و عێراقەوە بێگومان ئەو جگە بۆ مەبەستە ئابوووریەکەی خۆی بەمەستا ئەو دیێری و کشتکاڵەکەی خۆی و ئەو بەنداوانەی کە دروست دەکرێت بۆ ئەمانە بەکاردێنرێت لە ڕاستیە بەڵام ئێستا کە زیاد لەوەش بۆ فشاری سیاسیش بەکاردێنرێت هەمومان بینیمان ئەگەر بە نمونە بێنینەوە چۆن گەر بگەڕێنەوە بۆ مێژوویەکی کۆن لە ڕێکەوتنامەی جەزایر یەکێ لەو خاڵانەی عێراق تەنازلی کردووە ئەوەیە کە سیادەی خۆی لەسەر بەشێک لە ئاوی شەتڵ عەرەب بدا بە ئێران لە کاتێکا و سیادەیە لە ساڵی 30ەوە هەی بۆ بەسە ئەو ئاوەی کەنداوی عەرەب بینیمان چۆن تورکیا فشاری خستە سەر سووریا بە ئەوەی کە هەڕەشەی ئاو لێبڕینی وای لە سووریا کرد حزبی کرێکارانی کوردستان و سەرۆکەکەی عەبدوڵڵا ئۆجەلان دەریکا لە وڵاتەکەی خۆیان بە فشاری ئەو بەکاری دکتۆر بە قسەکردن لەسەر تورکیا کە باسی کێشەی نێوان عێراق و سووریا و تورکیاکەی بە تایبەتی یەکسەر پرۆژەی گاب دێتە ناو ئەم پرۆژەی خۆ دەزانی پرۆژەیە کە پرۆژەی پێوترێ پرۆژەی باشووری خۆڕەڵاتی ئەنادۆڵ و بۆ ژیاندنەوەی ئەو منتیقانەیە ئەم پرۆژەیە تا چەند بووە بە کێشە بۆ عێراق واز لە سووریا هێنین قسەی ئێمە لەسەر عێراقە تا چەند بووە بە کێشە لەسەر سامانی ئاوی عێراق و تا چەند کاریگەری سلبی لەسەر ئەهوالەکان و ئەو منتیقانە هەیە بێگومان کاریگەریەکی سلبی گەورە بەجێ دێڵێت بۆیە لەو کاتێکە و پرۆژەیە دەست بە دروستکردنی بنیانانی کراوە کە ئێستا تەواو نەبووە لەبەرەوەی پرۆژەکە زیاتر لە 25 بەنداو لە خۆ دەگرێت وە پسپۆڕی زیاتر لێرە ئامادەن لەسەر هەردوو ئاوی دیژلە و فرات بە تایبەتی لەسەر فرات بەنداوەکان دروستەکە کاریگەری نەرێنی گەورە بەسەر عێراق و سووریاش بەجێ دێڵێ لەسەر کەمکردنەوەی ئەو ئاوانەی کە دەگاتە وڵاتەکانی عێراق و سووریا و ئەگەر چی مەبەستی ڕاگەیەنراوی تورکیا بەردەوام دەڵێ بۆ مەبەستی گەشەپێدانی ئابووری و گەشەپێدانی کشتکاڵ ئەم کێشەیە بمبورە قسەکەم پێ بڕیت ئەم کێشەیە ئەوتی ئەگەڕێتەوە بۆ ساڵی بیستەکانی سەدەی ڕابردوو هەر لە 1970 تا 1936 کەیتر بنیادنانی بەندا و ئاوبەند دەستی پێکردووە دەوترێت ئەم کێشەیە ڕەنگە لە داهاتوودا ببێت بە شەڕی لێ بکەوێتەوە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیادا تۆ تا چەند لەو بوارەدا بۆ یەکی کە شەڕ دروست بێت چونکە کێشەکە زۆر درێژخایەنە و حەلیش نەبووە بەڵێ کێشەی گەورە لە بینی وڵاتانەیە دروست دەبێت و ڕەنگیش بێ نابێ ئەمە وشەی شەڕ بەکاربێنین لە ئێستاکۆدا بەڵام ڕەنگ بێ کێشەکان گەورە بێتەوە و هەموو ئەگەرێک بێتە دی کە لە نێوشانە و گەرە بوو کە بە ڕێزە داماشە پێدا لە بەروی ئەو یعنی ئەگەر ئەو دوو ڕووبارەی کە ئێستاکە لە ناو عێراقا هەندیش لەو فرات نەمێنەیە ئاوەکانی کەم بێتەوە ئیتر عێراق وەکوڵێ ئاوەدانی تێدا نامێنێ بە دەرەجەیەکی هێجگار زۆر و ئەو عێراقی جاران نامێنێ و عێراقێک دەبێت ئەگە گریمان لە حاڵەتێکە وردەوردەش نەوت سەرچاوەیەکە ڕوو لە کەمی دەکا وەکو ئاو نییە ئاو لە ڕێگەی باران و بەفرەوە دێتەوە جێ بەڵام نەوت بەردەوام ڕوو لە کەمی دەکا ئەگەر نەوتوە ئەگەر ئاویش لە داهاتوودا وردەوردەکەم بێتەوە بێگومان عێراق تووشی کێشە گەورە دەبێت لە قسەکان ڕەنگ بێ بە توندوتیژی چارەسەر کرێت لەبەر ئەوەی ئەو بەنداوانەی کە لە تورکیا دروست دەکرێت هەمیشە و بەنداوانە دەرئەنجامەکانیان ئێستاکە دەرناکەوێت ماوەیەکی دیکە دەرەکەوێت و لە ئێستاکەدا جیاواز لە ساڵانی 23ەکان ئەگە بەنداو بە ماوەیەکی زۆری پێویست ببێ ئێستا زۆر بە خێرایی بە ئەنجامی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بەندا و زۆر بە خێرایی دروست دەکرێت ئەمە جوا دەکات کێشەکانی نێوان ئەو وڵاتانە زۆر بە خێرایی پەرەسێنن پەرلەمانتارێکی عێراق دەڵێت کە تابان کوردە پەرلەمانتارەکە ئەڵێت حەق نییە هەرێمی کوردستان لەم کێشانەی کە ڕەبتی بە ئێران و سووریا و تورکیاوە هەیە عێراق بڵێن کێشەی عێراق لەگەڵ ئەم سێ وڵاتە ئیقلیمیە حەق نییە هەرێمی کوردستان تەداخل بکات بەڕێی تۆ کوردستانیش کاریگەر نابێ متەئەسیر نابێ بەو کێشەی کە لە نێوان عێراق و
حکوومەتی تورکایە لە داهاتوودا چونکە گەر عێراق ئاوی لێ ببڕێ خۆ دەزانیت دیسانەوە هەرێمی کوردستان هەموو سەرچاوەکانی ئاوەکانی بەشێکی زۆری سەرچاوی ئاوی عێراق لە هەرێمەوەیە. کەمبوونی ئاو لە ناوڕاست و خواروی عێراق کاریگەری گەورەی هەیە بەسەر باڵێن باشووری عێراقشەوە بە تەسمیەی کە عێراقیەکان بەکاری نابێ هەرێمی کوردستان بێلایەن بێ لەو مەسەلەیە. لەوانەیە مەبەست لەو پەرلەمانتارە ئەوە بێ کە مەسلەی ئاو لەگەڵ وڵاتانی دەوروبەر مەسلەیەکی سیادیە و لە دەسەڵاتە حەسرەکانی حکوومەتی اتحادیە دانانی پلانی استراتیژی بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی دراوسێ بەڵام بێگومان کوردستان دەکرێتە ژێر کاریگەری ئەو سیاسەتی وڵاتانە دەینوێنن و لەلایەکەوە وڵاتانە سەرچاوەکانی ئەو کەم دەکەنەوە بۆ نمونە ئەلوان ئاوی ئەڵوان لە خانەقین ئێستاکە وشکی کردووە ئەوە ئێرانە ڕێڕەوەکەی گۆڕێەوە یاخود چەندین لە قوپۆپی لێ کردوتەوە و لە هەمان کاتی شەدیشلەکە لە کوردستانەوە داخلی عێراق دەبێ و بێگومان ئەگەر ئاو لە باشوور و بە خواروی عێراق کەم بکە ئەوانیش ڕوو دەکەنە کوردستان داوای سەرچاوەکانی ئێمەش دەکەن. دێمە وڵات بۆی بزانم لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەم مەسلەیە چۆن تێڕوانینی چۆن شیکاری بۆ کراوە چونکە دەوترێت ئەو بە هەر شوێنێکا تێپەڕێ مڵکی ئەو شارەشە یان مڵکی ئەو وڵاتەشە باس نووریش ببەزێنە سوپاس دەکەم کاک پێشەوە دێمە لای تۆ. پارلەمانی کوردستان وەکو دەردەکەوێت زۆربەی ئەهەمیەت و گرنگی و ینی ئیشەکانی خۆی لەوە کۆ کردوتەوە کە گرنگی بات بە مەسەلە سیاسیەکان. لاریمان نییە لەوەش کە ئاویش کێشەیەکی سیاسیە یان نەوت یان بودجە یان ینی کۆمەڵێ شتەیە نابینی باسی ئاو بکرێت. بە بڕوای تۆ پارلەمانی کوردستان تێگەیشتووە لە گرنگی سامانی ئاو بۆ کوردستان ئەگەر تێگەیشتووە چی کردووە بۆ مەسەلێ؟ بەڵێ من سەرەتا حەزەکەمەوە بڵێم زۆر سوپاس بۆ دەستنیشانکردنی و تەوەری کە ئێمە گفتوگوی لەسەر دەکەین دیارە ئاوە گرنگی ئاو زۆر قسە و باساڵ دەگرێ ڕەنگە ئێمە نەتوانین لە بەرنامەیەکی ئاوە کووردە هەموو لایەنە ئیجابی و پۆزتیفەکانی باسکەین. بە بڕوای من ئاو هۆکارێکە بۆ بەردەوامی ژیان لەسەر گۆی زەوی ئەمەژەوە دەگەیەنێ کە زۆر جار ئاو دەبێتە مەسلەیەکی گرنگ لەو مەسەلانەی کە کاریگەریان هەیە لەسەر ئەمنی قومی هەر دەوڵەتێک لە هەر وڵاتێکدا و گرنگی ئاو و ئاویش لەگەڵ زۆربوونی ژمارەی دانیشتوان گرنگەکەی زیاتر دەردەکەوێت هەروە لەگەڵ پێشکەوتنی شارستانیت خۆمان دەزانین کاتێک کە ژمارەی دانیشتوان زیاد دەکات خواست لەسەر بەکارهێنانی ئاو زیاد دەکات و هەروە لەگەڵ پێشکەوتنی شارستانی تیش بۆ ئێمە گەر ئەمڕۆ سەیرێکی دەورومەرمان بکەین بە تایبەتی لەسەر ئاستی جیهان وەکو گرفتێک کێشەی ئاوە گرنگی ئاو دەرکەوتووە ئەمەش ئەوەمان پێ دەڵێت کە لەسەر ئاستی ئابووری و ناوەندە سیاسیەکان زۆر بە جددی باسی ئاو دەکرێت. من حەزەکەم ئەوە بڵێم کە ئەگەر ئێمە لە ڕوانگەی ئەوە سەیری ئاوە گرنگی ئاو بکەین بە بەراورد لەگەڵ سامانە سروشتەکانی وەکو نەوت وەکو سامانە سروشتەکانی تر بۆمان دەردەکەوێت کە ئەگەر ئاو لە سامانی نەوت و سامانە سروشتەکانی تر گرنگی زیاتر نەبێت بە دڵنیاییەوە زۆر باشەکەی کەم پەرلەمان چی کردووە. من حەزەکەم دایمە گلەیی ئەکات کە بڵین زۆرینەی پارلەمان لەگەڵ کۆمەڵی مەسلەی گرنگانین و ئەهەمیەتی خۆیان لە کۆمەڵی خاڵی تراکۆ کردوتەوە کەواتە پارلەمانی کوردستان و بە تەحدیدی ئۆپۆزیسیۆن چی کردووە بۆ ئەوەی سامانی ئاوت ئەو گرنگی پێ بدرێت کە شایەنێتی خۆی لە ڕاستیدا سامانی ئاو ئەوە نییە پەیوەندی بەلایەنێکی دیاریکراوە هەبێ ئەوەی کە پێی دەوترێت دەسەڵات یا ئۆپۆزیسیۆن بەڵکو ئەمە باسم کەرەسێکی پێداویستێ بۆ هاوڵاتیان و دەلالەتە لە بەردەوامبوونی ژیانی هاوڵاتیان. من حەزەکەم لە ڕوانگەیەوە مەقسە لەسەر ئەوە بکەین کە ئێمە وەکو هەرێمێک کە لە چوارچێوەی حکوومەتێکی فیدراڵی عێراق هەرێمێکی بەپێی دەستور و دەستوری کە لە ساڵی 2005 ئێمە وەکو کوردەنگمان پێداوە زۆر بەواضحی ئەوەی کە کاک دکتۆر سامان باسی کرد لە مادەی 110 کە دەسەڵاتی حەسری حکوومەتی عێراقی فیدراڵە باس کراوە و هەروەها لە دەسەڵات هاوبەشەکانیش لە مادەی 114 بڕگەی حوتەم بە هەمان شێوە باز لە سامانە ئاویەکان کراوە و هەروە لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانیش لە مادەی 17 باس کراوە کەواتە ئێمە دەبێت لە ڕوانگەی ئەوەی کە دوو بەشەوە قسە لەسەر ئاو سامانی ئاو بکەین هەم لە کوردستان و هەم لە عێراقیش ئێمە دەبێت قسە لەسەر ئەوە بکەین سەرچاوەکانی ئاو لە کوردستان چین و لە حکوومەتی فیدراڵی عێراقیشەوە چین. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بۆی وەڵامی پرسیارەکەی جەنابت دەمەوە دیارە لە دوای پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لە دوای 2003ەوە بزاد لە ساڵی 2006 وەزارەتێکە بۆ بەناوی وەزارەتی دەرامەتە ئاویەکان کە خۆی لە خۆیدا ڕەنگە ئەو کات ئەم وەزارەتە گرنگی خۆی هەبوو بێ بۆ ئەوەی کە بتوانێت بەپێی دەستور و بەپێی یاسا هەوڵدات بۆ پاراستن و کۆکردنەوەی سامانی ئاو لە کوردستان بە شێوەیەکی گشتی بەڵام ئەوەی جێگەی داخە دوای ئەوەی کە حکوومەت یەکی گرتەوە لە ساڵی 2010 ئەم وەزارەتە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ یەکی گرتەوە ئێستا بۆ وەزارەتێک وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئێمە لە کاڵ و ئاو ڕاستە ڕەبتیان هەیە بەیەکەوە هەردووکیان بەیەکەون بەڵام مەسلەی ئاو گرنگیدان بە ئەو زۆر جیاوازە لەوەی گرنگی ینی وەزارەتەکان تێکەڵ بکرێن
لەمەوە ینی پێی بەوە نابرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕایە ڕاستەکە بە پێی پێویست گرنگی پێنەدا و درکی بەوە نەکردووە کە ئەو چەند گرنگە خۆی لە ڕاستیدا هەم کشت و کاڵ و هەم ئاویژ ڕەنگە تاواکەری یەکتری بن بەڵام دەمەچکردنی ئەم دوو وەزارەتەوە بێکەوەلەکاندنیان و بوون بە یەک وەزارەت ئەمە دیارە دەکرێت لە حکوومەت پرسرێ لەسەر چ بڕیارێک وە بە پێی چ دراسەیەک ئەم بڕیارە دراوە ویستم ئاماژە بۆ بکەم کە ئێمە لە کاتی گفتوگۆکردنی پرۆژە یاسای یەکگرتنی وەزارەتی کشت و کاڵەوە لەگەڵ وەزارەتی دەرامەتە ئاویەکان زۆر بە تێر و تەسەلی باسی سامانی ئاو کرا وەکو کەرتێکی گرنگ کە تایبەتە بە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو کە کۆمەڵێک ئەهداف و ئامانجی گرنگ هەبووە لە ناو یاساکە کە ئەمەش لایانی جێبەجێکار خودی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە و حەز دەکەم جەنابی کاگەکرەم ئەگەر دوای وەڵامی ئەو بداتەوە ئەوان بەرنامە و پلانیان چ بووە کە دوای دەرچوونی یاساکە بۆ ئەوەی بتوانین ئەو ئاوەی کە لە کوردستاندا هەیە ئێمە بتوانین احتیفازی پێوە بکەین و بۆ ئەوەی کە لە داهاتوودا ڕوبەڕووی قەیرانی کەمی ئاو نەبینەوە. بڵێ ئەی بەنسبەت ئەوەی حکوومەتی عێراق هەمیشە دکتۆری زیاتر ئاگادارە ملاحەزە و تێبینی خۆی هەیە لەسەر ئاوی هەرێمی کوردستان ئەوەتانێ پرۆژە یاسایەک شتەڕحکراوە خوێندنەوە یەکەمی بۆ کراوە دواتر دکتۆر سامان زیاتر بۆمان ڕوونەکاتەوە حکوومەتی هەرێم تا چەند توانیوێتی بە ژیرانە و عاقڵانە مامەڵە لەگەڵ ئەم کێشەیە بکات بۆ ئەوەی کێشەکە گەورەتر نەبێت لە نێوان نەکرد چۆن ئێستا کێشە لە نێوان عێراق و تورکیا و ئێران و سووریا هەیە ئەو کات بێ بە کێشەی هەرێمی کوردستان و عێراقیش خۆی من باسم ئەم قەیرانە دروست نەبێت پێویست بۆ لەسەر هەرێمی کوردستان بۆ پێیەکە ئێمە خاوەری دامەزراوی خۆمانی وەکو پەرلەمان وەکو حکوومەت و لەناو حکوومەتیش وەزارەتیش تایبەتمەند هەیە کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوا پێویست بە لە ڕێ ئەو وەزارەتەوە ئەوان پلانێکی تایبەتی و زانستیان هەبێ بۆ ئەوەی کە دیراسی ئەوە بکەن چۆن سوود لە ئاوی سەرزەی و ئاوی ژێرزەی وەربگرین خۆمان دەزانین سەرچاوەکانی ئاو لە عێراق بگشتی و لە کوردستانیش ڕەنگە لە سێ سەرچاوە خۆی بینێتەوە سەرچاوەیەشیان کە بەفر و بارانە سەرچاوەیەشیان ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویشە و ڕەنگە هەرێمی کوردستانیش وەکو بەشێک ئەوەی کە باسم کرد هەرێمێکی لە چوارچەوەی دەوڵەتی عێراقەوە ئەو سەرچاوانێک کە لە هەرێمی کوردستان هەیە لە وڵاتانی دەرەوەی زۆر جار وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستانیش بەکارهێندا و بۆی ئەوە زیاتر ڕەنگە بە پێی دەستوریش لە تایبەتمەندی حکوومەتی عراقی دابێ و بزات لایەنە پەیوەنددارەکان بۆی بتوانن لەگەڵ وڵاتانی دراوسی بۆ پێیکە ئەوان وڵاتێکن خاوەنی سیادن ڕێکەوتن بکەن یا خود گفتووە زیاتر بکەن لەسەر ئەوەی کە ئەو سەرچاوانە وشک نەکرێ یا خود لە کاتی پێویستدا ڕێگری لێ نەکرێت کە دێتنەوە زۆر سپاس مامۆستا دێمە لای تۆ وەکو شارەزایەک و کەسێک کە گرنگی بە بواری ئاوەدەی دەبینین حکوومەتی تورکیا لە ڕێگەی پرۆژەی گاپەوە توانیوێتی بیکا بە کارتێکی فشار و کەی بێوێت بەرامبەر بە سووریا و عێراق بەکاری بهێنێت و حکوومەتی هەرێمیش خاوەنی کۆمەڵێک سەرچاوی ئاوە ئایا حکوومەتی هەرێم دەتوانێت ئەم سەرچاوانە یاخود ئەم سامانی ئاوە کە بڵێن جنوبیش لی بڵین سوودمەندە و حکوومەتی عێراق لێ سوودمەندە بتوانێت وەکو کارتێکی فشار بەکاری بێنێ لە داهاتوودا و سیاسەتی پێ بکات سپاس بۆ بەشداریکردن لەو بەرنامەیە وەکو پسپۆڕێکی ئاو تابعی ئەگەر لێ بڕوانینە سەرچاوەکانی ئاوەرەوەکو برادەر ئاماژەی پێکرە و سەرچاوانی کە لە کوردستان هەیە سەرچاوەیەکی یەکجار با بڵێن باش لە باران و لە ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی و هەتا ئاوی پیسبوش کە لە دوای بەکارهێنان ئەو ئاوانە هەیە ئەوەی کە بە پێویست دەزانم تا ئێستا ئیدارەی ئاومان زعیفە لە کوردستان ینی ئێمە کە بە ئینگلیزی دەڵێن وۆتەر هاروەستینگ حسادی ئاو دوورینەوەی ئاوەکەمان ئەویش بەرنمەیەکی زۆر چاک داڕێژراوە لە وەزارەتی زراعە و لەسەری دەڕۆن نزیکەی چەندەها سدودی با بڵێ مامناوەندی کچکە لە ئارادا لە ژێر تەسمیم و لە ژێر تەنفیزدایە ئەوانە تا حدێک ئاوێکی زۆر گل دەداتەوە لە سدودە گەورەکانیش کە ئێمە باشترین ڕووبار لە کوردستان هەبێت سەرچاوە زۆرینەکەی کە لە ناو کوردستان بێت ڕووباری زەی گەورەیە ئەگە بەراورد بکەین بە سەرچاوەکانی با بڵێن ڕووباری دزلە وایە بە جوزئێکی بە کوردستانە دەڕوە بەڵام سەیتەڕەکردن لە کوردستان نییە سەیتەڕەکردن لە مووسڵە توانی ئێستاوا توانرا پرۆژەیەکیان بۆ دروست کردووە لەژێر تەنفیزە جزئێک لە ئاوەکە بە پامپستێشن بیدەنە سەدی دۆکان بۆ ئەوی تا حدێک سەدی عێراقبیری لەوە کردوێتەوە کە ئاوەکە چۆن حکومەتی خۆمان نەک حکومەتی عێراق حکومەتی هەرێم حکومەتی عێراقی دروستیەکات حکومەتی عێراق هەر لە هەشتایەکانەوە بەرنمەیەکی تەواوی بۆ
سەرچاوەکانی ئاوی عێراق داوە. ئەمیش لە دراسەیەکی شەریکەیەکی ڕووسی کە کردی لە ساڵانی هەشتا موازنەیەکی تەواوی ئاوی عێراق کردووە. حتا ئەوە بوو کە توانی ڕێڕەوی ئاوی دزلە بگوازێتەوە بۆ فرات پاشەوەی کە فرات وشک بوو بە سەبەب ئەو مەشروع گاپی کە لە تورکیاوە بوو بۆی پارسەنجێک دروستکە لە ئاوە لە هەموو عێراقا. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە پێویستی ئەزانی حکوومەتی هەرێم چی کردووە بەرامبەر ئەمشتا ئەوەی ئەگەر هەر فشارێک لە دەرەوە لەسەر هەرێم دروستکرا ئێمە چ بکەین بەرامبەر عێراقەوە. ئەوەیە وایە بەو ژمارە بەنداوی ئێستاوە چ گەورە بێت چ بچوک بێت چمام ناوەند بێ بتوانین ئەو شەڕە بکەین کە تۆ باسیەکەی لەگەڵ حکوومەتی عێراق. بەڵێ زۆر بە ئاسانیەتوانین چونکە ئێمە سەرچاوی ئاو لە دانیشتوانی خۆمان زۆر زیاترە. ئەو ئاوەی کە لە ناو کوردستانە هەیە زۆر زیاتر ئەگە بەراورد بکەین لەگەڵ ئەردن نزیکەی 6 میلیۆن نەفرە 600 میلیۆن متر مکعب ساڵانە واریدی ئاویانە. ئێمە نزیکەی ئێستا کە لەو زروفەی ئێستا نزیکەی 25 میلیار متر مکعب ئاو بە باران و بە ڕووبارەکان داخلی کوردستانەوێت چونکە سەرچاوەکانی ڕووبارە گەورەکانش هەر لە کوردستان. ئەنە 25 میلیارد لێک بدەینەوە لەگەڵ 5 میلیۆن دانیشتووی کوردستان زۆر ئەنی هەتا با بڵێن تورکیا من بە ناو تورکیا گەڕام کە ئێمە باسی گاب دەکەین مەشروعێکی یەکجار گەورەی ئێڕوایی لە ناو مەناتقی کوردستان کراوە حتا لە تورکیا. زۆر یان کوردەکان لێوە ئیسفادەی کردو بەڵام ئێمە لێرانە کێشەی دروستکردنی ئەو پرۆژە استراتیزیانەمانەیە. دێمەوەلات بۆ ئەوەی قسەکانت بۆ نمونە لە هەڵشۆ سەدێکمان دیاری کرد کە 200,000 متر مکعب ئاویەگرت هەموو دانیشتوانی هەڵشۆ لێمان هەڵساوە گوتان نابێت دروستیکە. ئەمە خۆ حکوومەت نییە. ئێمە دروستمان کرد بە هەموو شێوەیەک دراسات و شتەکانشمان تەواو کرد کەچی ملەتەکە ڕاستنەوە. بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان بینەرانی ئازیز ناوبڕێک وەرەگرین و گفتوگۆکەمان بەردەوام دەبێت.